مامۆستا عەبدولخالقی ڕووناکی وتی کە چەند ساڵێک لەمەوبەر لە عومرە بووە، لە کاتی تەوافە وتی پیاوێکم بینی کە ئەیوت خەڵکی سلەیمانی بوو، ئەیوت خوایە من وا هاتووم کە نەگەڕێمەوە، ئەگریا و دوعاە کرد. مناڵەکانیشی کوڕەکەشی ئەوانەی کە لەگەڵی بوون ئەیانویست بە زۆر بیبەنەوانێ و باوکە وەرە و پاسەکە چاوەڕێکە و ئەبێ بڕۆین و تەوافی دیارەوی دا بووە. بە زۆر بردیان کە ئەگاتە بەردەمی ئوتێلەکە بۆی سواری پاس بێ و بگەڕێنەوانێ ئالەوێ وەفاتەکە و ئەمرێ و خوا ئاواتەکە ئەهێنێتە دی. مەسلەی مردن کات و ساتی مردن مەسلەیەکی زۆر سەیرە، ڕاستە غەیبە، بەڵام هەندێک کەس سبحان الله دڵی خەبەرەیە یا بەخەوێگا بە شتێکی تر خۆی گەورە ئاگادارێکە ئەزانێکە ئەوەندەی نەماوە و زۆر کەسیش کات و ساتەکەی ئەڵێ. کاک تاریق هەیە پیاوێکە دراوسێمە لە بەکرەجۆ، ئەم پیاوە ئێستا لە هۆڵەندا دانیشێ، جاروبار کە سەرەیاتەوە بۆ ماڵەکەی خۆی بۆ گێڕامەوە وتی باوکم ساڵی 1970 چواری چوار بەیانیەکیان ئەو بەیانی چواری چوارە تەلەفۆنی بۆ کردین بۆ من و بۆ خوشک و براکانم هەمومانی بان کرد و چوین. بەو بەیانی زۆ کە چوین دڵمان کەوتە خەتەرەوە کە ئاخۆ چیەوێ کە چوین سیرەکەین لە ماڵەوە لەسەر قەرەوێڵەیەک شانی دایەوە و دایکم چای لێ ناو زوو داوای چاکاڵێ چام بەرێ نەک لە ئاخیرەتا چانەبێ، زۆری حەز لە چاو. ماڵەکەیان لە لای خەستەخانەی جمهوریەوە بوو لە جادەی قەنات، ئالەوێ لای ئەو سەرۆکایەتی بڵێن تەندروستی ئالەوێ کە بیناکەیان لەوێ بوو. وتمان باوکە هات چییە خێرەوە بانگە کردوین و کۆت کردوین تۆ بەم بەیانیە؟ وتی من حەزم کردووە کە هەنێ ئامۆژگاریتان بکەم، من ئەمرم هەر ئەوەندە کە خۆر هەڵات و یای لە دیواری خەستەخانەکە من ئەمرم. باوکە خۆ هیچن نییە؟ ناوەڵا هیچم نییە. ئەگەر شتێکتە با ببن بۆ لای دکتۆر، وتی نەپێویست ناکە. ئالەم قسانە بووین و تا ئەو کاتێک کە کاتێک مازانی خۆر هەڵهات و تشکی ڕووناکیەکەی خۆرەکە یای لە دیواری خەستەخانەکە کە بەرز بوو باوکم جەڵتە لێیە. بەپەلە گەیارمانە خەستەخانە، دکتۆر نیهادەبتەر و بازێ دکتۆری ترمان کە ئەناسی پێمان و تا وەزا چێوانە ئیتر ئەوانە چی پێویست بوو بە پەلەپەل بۆیان کردووەمانە و وەڵای تر باوکم وەفاتی کردو مرد. باشە ئەم پیاوە مردن غەیبە، چوزانێک کە خۆر هەڵهات و یای لە ئەو بینای خەستەخانەکە ئەم وەفاتەکە. ئەمە دەرسە بۆ ئێمە. مردن کات و ساتێکی دیاریکراوی هەیە، ئەجەل کات و ساتێکی دیاریکراوە، پێویستە بەڕاستی حازر بین. کە قورآنە فەرمێ یا ئەیها الذین آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. ئەی بڕواداران بەڕاستی لە خوا بترسن، پارێزکار بن و نەمرن بە ئیسلامەتی نەبێ، چونکە زەرەرەکەن. حازر بن دایم. ئەم پیاوە باشە خوای گەورە سبحانه وتعالى وەکو ئاگاداری کردبێ کە ئەوەندەت نەماوە لە مودەی سەعاتێکی ترا تۆ وەفاتەکەی، مناڵەکانێ بانکە ئامۆژگاریان بکە، خوا حافیزیان لێ بکە و فعلەن ئەوە بوو هاتە دی. لەم دەنگ و باسانە زۆرن کە لە ئەڵلقەکانی ترا باسی ئەەکەین، بەڵام مەبەستی من ئەوەیە کە ئێمە مردنێ قەرزارین لە هەر کات و ساتێکە بیزانین یا نەیزانینیەت کارێ بکەین کە ڕوومان بێ بمرین و بگەڕێنەوە بەربارەکەی خوا.